مامۆستاگیان پێمان خۆش بوو تایبەتم خەڵاتە و پێشکەش بکەین کە بەڕاستی جێی شانازی پێواکەین پیرۆزبایی لێ یەکەم زۆر سپاس بۆ تۆ زۆر دڵم پێ خۆشە زۆر سپاس مامۆستا پێمان خۆش بووم خەڵاتت پێ بەخشین لە پای ئەرک و ماندوو بوون و بەڕاستی من پێم خۆشەوە بڵێم مامۆستا شەو بۆ یەکێکە لە مامۆستا ماندووەکان کە کۆمەڵێ برانجی تایبەتی خوێندنگەکانی هەیە لە لەندەنە کە بەڕاستی نمونەی ئەو مامۆستایە من دەڵێم حەقە پەیکەری ئاڵتونی بۆ دروست بکرێ ئەمە هیچ مجاملە نییە لەبەرەوەی ئەو خاتونانە کە من لەم وڵاتایە خزمەت کرد بۆ ئومێدەوارم نمونەی ئەم خاتونانە بەردەوام بن و هەچ پێویستێکیش بێ وەکو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ئێمە لە خزمەتیانین و خزمەتیانەکەین دووبارە ماندوو نەبن و سپاسیانەکەین. مامۆستا شەو بۆ ئەپرسم وەک مامۆستایەکی خۆبەخش کە بەردەوام کار و چالاکیەکەیت و بارێکە هەڵگرتووە کە هێن قورسە هێن لە خەمینەوەی داهاتوایت سەرەتا ژەمێ لەوە دەست پێ بکەم ئەم ناوی زارایە و ئەم خوێندنگەیە کە دروستان کردووە ئەم ناوی زارایەتان بۆ ناوناوە بەڵێ سەرەتا زۆر بەخێراتتانەکەم زۆر سوپاسمانەکەم ئەرکتان کێشا ئێمەتان بەسەر کردەوە خوێندنگەی زارا و ئەمە گرنگیدانە بە خوێندنگەی کوردی زمانی کوردی زۆر بەخێر بێن سەر چامان هۆکاری ناونانی خوێندنگەی زارا بە ناوی ئەو کارێکتەری ئەمین باڵدار بوو کە لە ئەلفوبێی کوردی ئەوەی مامۆستا ئەمین باڵدار و هۆکاری دووەمیش ئەو مامۆستا زارا ئەحمەدی کە لە کوردستانی ڕۆژهەڵات لەسەر زمانی دایک بەندکرا ئێمە پێمان خۆش بوو بە پەرە بە ڕێبازەکەی بین و ناوی خوێندنگەی زارامانە بۆی خزمەتی زیاترینەوەی نوێوکەین و زمانی کوردی و ڕەسەنی شیرینی کوردی ئەرکێکی زۆر پیرۆزە من بە شانازی بە خۆشحاڵیەوانەیە حەز ئەەکەم زمانی کوردی پەرە پێبم و ئاشنایکەم بە مناڵونەوەی کورد لە تاراوگە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر خێزانەکان گرنگی زمانی کوردی بزانن ئەوە مناڵەکانیان ئەهێنن بێ لە خۆبوردە بن لە ویکەندا لە ڕۆژانی پشویانە مناڵەکانیان بێن بۆی زمانی کوردی و ڕەوشت و نەریتی کۆمەڵایەتی کوردی فێر بن زۆر بەلامەوە گرنگە و ئەرکێکی زۆر ئاسان نییە بەڵام من بە خۆشحاڵیەوە زۆر حەزەکەم خزمەتینەوەی کورتکەم لە تاراوگە و بەڕاستی زۆر گرنگە ئەگەر ئێمە گرنگی ئەمە بزانین کاتێک کە گەورە ئەبن مناڵەکان ئەو کاتە گرنگیەکەی زیاتر ئەزانن دایک و باوکان. بڵێ مامۆستا پرسم جیا لە خۆت کۆمەڵە مامۆستای کەش لەگەڵایە لەگەڵ خۆتا کەوانە ئەڵێنەوە ئەم مامۆستایانە تا چەند ئەو ڕۆحەتەیان تایە کە بێن ئەم خزمەتە بکەن. زۆر سپاس بۆ پرسیارە بەڕاستی هیچ مامۆستایەک ئەگەر خۆی ئیمانی بە شتەکە نەبێت متمانی بە شتەکە نەبێ بۆ خزمەتی کە ئەیکاتوانە زۆر قورسە بڵێ وانەی بڵێتەوە بە تایبەتی وانەی کوردی لێرە زۆر بە زەحمەت مناڵ فێرە بێت ئەبێ ئەو مامۆستایانە خۆنەویستانە لە کات و ئەرک و ماندووبوونی خۆیان هەستن بە فێرکردنی زمانی کوردی بەنەوەی نوێ بەڕاستی ئەرکێکی زۆر ئاسانیە زۆر قورسە بەڵام من تیمێکم دروست کردووانە ئەو مامۆستانی کە ئەنتەرویانەکەم لەو کاتە یەک دوو پرسیارانەکەم چەندێ ئیمانیان بە ئیشەکە هەیە ئەو کاتە بۆم دەرەکەیە کە ئەو مامۆستایە شیاوەیان گونجاوە لەسەر ئەو بابەتە وەریان نەگرم. بەڵێ مامۆستا دەمەوێت جیاوازی ئەو خوێندنەی لێرە ئێوە مناڵەکان فێرەکەن ئەو جیاوازی لە کوردستانی ژێ هیچ جیاوازیەکەیە لەو بینە؟ بەڵێ جیاوازی هەیە ئەو مامۆستانەی بڵێن کە لە کوردستانن دەرس دیوانەی کوردی ئەڵێنەوە ناتوانین هەمان مامۆستا لێرە وانە بە مناڵینەوەی نوێ لە تاراوگە بڵێنەوە لەبەرەوەی مناڵ لێرە گەورە ئەبێ یاخود لەدایکە بێ لە ناو کەلتور و کەڵچەرێکی ترایە زمانەکە بۆی قورسە کە بە زمانی کوردی یەکسەر فێر بێ ئەبێ ئەو مناڵانە بە زمانێک بە هەشت زمانێکە تێبگەکەویش بە تایبەتی زمانی ئینگلیزیە ئەبێ ئەو مامۆستایی کە وانەی کوردی لەتەوە زمانی ئینگلیزیش بزانێ بۆی بتوانێت مناڵەکان تێبگەێنێ و فێریان بکە. مامۆستا پرسم ئاستی ئەو پەروەردەکردنەتان ئێوە بەس زمانە یاخود بۆ نمونە بە زمانی کوردی یاخود پەروەردەی ترە؟ ئێمە بەس زمانی کوردی نییە بەلامەوە زۆر گرنگە هەنێ خۆڕەوشت و نەریتی کوردەواری لە مێشک و زهری مناڵەکانمانە بچەسپێنین و هەروەها هەنێک بابەت هەیە کە لە بەتایبەتی لە تاراوگە مناڵە خێزانە کوردەکانە بینم کاڵ بۆتەوە من حەزەکەم ئەو مناڵانە لێرە ڕێزی گەورە و
بچووکی بزانن هەستی بە زەیان نادروست بێ بۆ ئاژەڵ بێ هەستی ڕوحەتی ئەویان نەرا دروست بێ کە فەقیر هەیە ئەتوانن شێرین کەن زۆر شتێکە هەیەوانە خۆشەویستی نیشتیمان کە لە ئیمانەوە هاتۆ زۆر زۆر گرنگە ئەو مناڵەکەیەتە ئێرە ئەڵێ هەفتانە ئەچم بۆ کۆمنتی کوردی هەستێکی نەتەوەی نیشتیمانیدا دروست ئەبێ ئەڵێ منیش کۆمەڵگایەکەم هەیە بە ئاڵای کوردی ئاشنا ئەبێ بە جلوبەرگی کوردی ئاشنا ئەبێ بەو عادات و تەقالید و نەریتانەی کە لە کوردستانە هەیە بەوانە ئاشنا نەکەنەوە ئێمە حتا بتوانین ناڵێن ئەو نەریتانە کاڵبنەوە بەلامانەوە لە ئەلفوبێکە زۆر گرنگترە. بڵێ مامەسا باسی ئینتیمای نیشتیمانی و کرد چۆنە پرۆسەیە بەڕێوە ئەبەن بۆ نمونە مناڵێ زمانی ئینگلیزیەکە ئەزانێت لە وڵاتێکاژی کە بەریتانیایە و لەژێر ئاڵای بەریتانیایە بەڵام لە هەمان کاتە ڕاستە وڵاتەکە ڕێیداوە کە تۆ خزمەت بە زمانەکەی خۆ بکەیت چۆنە مناڵە تێگەین ئێمە ئاڵای تۆیە ئەمە نیشتیمانی تۆیە ئەمە مێژوو جوگرافیای وڵاتەکەی خۆتە چۆنە پرۆسەیە بەڕێوە ئەبەن. زۆر سپاس بۆ پرسیارە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئێمە نەک هە لە ڕێوانەکانی هەفتانەوە چالاکی جۆرا جۆرمان هەیە چالاکی ڕۆژی زمانی دایکمان هەیە بەوە پیان ناسێن کە ئێمە زمانی دایکیش وەکو هەموو زمانەکانی تر زمانی کوردی ئێمە یادی ئەەکەینەوە هەروەها یادی نەورۆزەکەینەوە لەو ڕۆژەیە ئێمە باسی ئاڵای کوردستان و باسی جەژنی نەورۆزەکەین کە تاکە جەژنی نەتەوەی کوردیمانە هەروەها ئاڵای کوردستان ڕۆژی ئاڵای کوردزمان هەیە و هەروەها ڕۆژی جلی کوردیشمان هەیە فێریانەکەین کە ئێمە ئەمە عادات و تەقالیدی ئێمە ئەمە جلوبەرگی ئێمە ئەمە ئاڵاکەمانە ئاڵاکان چەند ڕەنگە و هۆکاری ئەم ڕەنگانە چین ئەوە بە سرودی مناڵانە و سرودی نیشتیمانی پەیوانینەکەین ئێمە ئەنی چۆن ئەڵێ چالاکی زۆر جیاوازمان هەیە لەگەڵ مناڵەکانە بەردەوام هینیانەکەین یعنی چۆن ئەڵێ تەشجیعیانەکەین هانیانەیەن کە ئەو کەلتور و ئەو جلوبەرگ و ئەو ناسنامە و ئەو ئاڵایی کە هێمانە پێیان ئاشنا بکەین و بیان بناسێنین. مامۆستا پرسم چیت هەیە بۆ دایکان و باوکان؟ زۆر زۆر جوانە ئەو پرسیارە بەڕاستی من داوا لە دایکان و باوکانەکەم تکایان لە یەکەم زمانی کوردی زۆر زۆر گرنگە زۆر زۆر پێویستە ئێستا ڕەنگە مناڵەکەی ورد بێ نەزانێت بەس کاتێکە مناڵەکەی گەورە بوو هەستی پێکاتۆمانە کە چۆن دابراوە هەر چەندێ شەهادە بێنیت و باشترین شەهادە و بڕوانامە بێنیتوانە ئەگە زمانی کوردەکە باش نەبێت ناتوانانی بڕۆیتەوە ڕۆژ لە ڕۆژان خزمەتی نیشتیمان و کوردستانی پێ بکەیت جا لەبەر ئەوە تکاتان لێکەم لە خۆتان ببورن وەکو ئێمە لە کاتی خۆمان دووە و خۆنەویستانە هاتوونێتە پێشەوە مناڵەکانتان بێن بۆ خوێندنگەکان ئێمە چاومان لە پارە نییە هەچ کەسێک یەتە خوێندنگەکانمانەوە توانای دارایشی نەبێ ئێمە بەبێ بەرامبەر خزمەتەکانمان پێشکەشەکەین بەس بە شەرتێ زمانی کوردی کاڵ نەبێتەوە نێو درێژە بەو خەباتە بین زمانی کوردی زۆر زۆر گرنگە هیوادارم بتوانم مناڵەکانیان بێنن سپاسانەکەم. چی هاوکارتە من بەردەوام خێزانەکە دەبینم مێردەکە دەبینم لەگەڵ خۆتە بەردەوام لەگەڵ تایە و هیلاگە بێ وەک مامۆستایە هەڵسو ینی کار و چالاکیەکە ئەمە چۆنە پشتیوانتە بڵێ. من یەکەم جار کە بیرۆکەی خوێندنگەیەکم بۆ ها خوێندنگەیەکی بێلایەن سەر بە هیچ سیاست و نێک نەبێت لەسەر پێی خۆمۆستان بە هاوکاری هاوسەرەکەم بوو کە هیچ پارێکمان نەبوو هاوسەرەکەم 2000 پاوەندی پێشکەش کرد بە مەکتەبەکە و توانیمان شوێنێک بەکرێ بگرین و بتوانین وانەکانی تیاڵێنەوە بەڕاستی پشتیوانی سەرەکی من خێزانەکەم و هاوسەرەکەمە وەکو ئەفسەرێکی ون لە پشتەوە هەچی کار و شتەکانە ئیشی تەکنیکی بێ ئیشی پاکردنەوەی خوێندنگەکان بێ ئەیکا و هەروەها مناڵەکانم زۆر 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 حەزیان بەوە هەیە کە یارمەتی بن بە تایبەتی مناڵان و بە تایبەتی مناڵی نەوەی کورد زۆر حەزەکەن هاوکاریان بنم دائیما ئەوان پشتیوانی مەکەن نەک تەنها لە خوێندنگەکانە لە چالاکیەکانمان ئەوان ڕۆڵێکی زۆر گەورە ئەبین خێزانەکەم و سپاسیانەکەم. من لەم خوێندنگەیە و لە چەند خوێندنگەیەکی کە بینیومە یاخود هەر تۆ بەڕێوەبەری خوێندنگەکانی تری کانگا بینم ئەم کانگایە چییە مێ بۆم باسکەی
ڕێکخراوی کانگا ڕێکخراوێکی قازاج نەویستە خۆ بەخشانە هەنێک ستاف و هەنێک کەسانی بە ئەمەک و چالاکاری تیاکەن بیرۆکەی ڕێکخراوی کانگا لە چیەوە بوو من یەکەم جا خوێندنگەیەکی بچووکم هەبوو لە کۆبانی ویش بەناوی ئەو شارەوەی کە کۆبانی داگیرکرا خوێندنگەیەکم لە باکووری لەندەندانا دوای ئەوە سیرەکەم هینی زۆر لەسەربوونی دی زۆر لەسەر بوو پێداویستی زۆر پێویست داوایانەکە کە خوێندنگەی تر بکەمەوە ئێتر ئێمە کردمان بە ڕێکخراوێکی نەوەی کورد لە تارەوگا چوین لەژێر ڕێکخراوی کانگایە ئامان جوینی ئێمە زۆر گەورەیە بێجگە لە زمانە کوردێکە وەکوتم کەلتوری و ڕۆشنبیری و هونەریشە ئێمە وردە برانچمان کردەوە لقمان لێ کردەوە لە ناو لەندەنا لەبەرەوەی لەندەن زۆر زۆر گەورەیە هەموو خێزانەکانیان نتوانین بۆیە خوێندنگە بێن منیش داوایان لێکردم لە بۆرەی کوڕۆیدن و لە بۆرەکانی تر منیش بەدەمی داواکانیانەوە چووم و هەروەها لە دەرەوە تەشەنەی سەن و زوو گەورە بوو گەشەی سەن لە دەرەوەی لەندەنیش لە چەند شارێکی دەرەوەی لەندەنیش داوایان لێکردوم و تا ئێستا دووسێ مەکتەبیکەمان لە دەرەوەی لەندەنداناوە بەر لە بەرنامەمانە هەیە چەند برانچێکی کا بکەینەوەوانێ لە شارەکانێکە بە پیتوانە هەوڵەیین کە بەردەوامین لە خزمەتەکانەوە و زۆر بە خۆشحاڵیشەوە و باسنێکی گەورەوە ئەگەر ڕخنشمان لەویگیرێ وەرمان گرتو بەردەوام بووین و کۆڵمان نەداوە. مامۆستا پرسم پەیامتان بۆ خانمان چییە؟ پەیامیەوە بۆ خانمانی ئەم وڵاتە خانمانی کورد. بۆ پەیام ئەوەیە بۆ خانمانی کورد من پێم خۆشە لە بوارێکا جێ خۆیان بکەنەوانێ بخوێنن کار بکەن چۆنەڵی لەسەر پێی خۆیان بۆستن من بێجگە لە خزمەتی مناڵبوونەوەی کورد خزمەتی خێزانەکانی شەکەم و دایکان و باوانیان پێویستێکیان بە من لەغەی خوێندنەوە بێ خوێندنی باڵاوە بێ زۆر هاانی ئافرەتی ترم کردووە بخوێنن هەوڵ بن بەڕاستی حەزەکەم ئافرەتی کورد بچێتە لووتکەوە نەک هەردا بنیشن لە ماڵەوە ماڵەوە ئەتوانن بەڵانسێ بکەن ئەتوانن هاوسەنگێ بکەن لەگەڵ ماڵەوە شاو لە بواری دەرەوەشا حەزەکەم سەرکەوتوو بن. چی شتێنی گەرانت دەکات لە کارکردن کە خۆت کار ئەکەی چ شتێنی گەران دەکات؟ زۆر سپاس ئەوەی نیگەران مەکا بە پێی پێویست خێزانە کوردەکانیان بدەنەوە جاری وا هەیە ئەبینە مناڵەکە خۆی حەزی لێ بۆ خوێندنگەکە دایک و باوکی کاتی بۆ دانانێ هیوام ئەوەیە کە خێزانەکان گرنگی زیاتر بن مناڵەکانیان بێن بۆ خوێندنگە بەڕاستی ئەگەر من بتوانم چەند کارێکی ترم هەیە و خێزانێکی گەورەشم هەیە ماشەڵڵا من بتوانم ئەم کارە بکەم ئەوش توانێ بیکە بەڵام تۆزێ لە خۆی ببوورێ لە باتی ئەو کاتەی بە شتێکی ترەوە بەسەرێبا بهێنێ بۆ کۆمیونیتی کوردی بێنێ بۆی زمانی شیرینی کوردی فێربێ ئەو کاتە لە هەموو ڕسێرچێک و توێژینەوەکانە دەرچووە کە مناڵی بایلنگوەڵ کە مناڵی لە زمانی زیاتر ئەزانێت زۆر زیرەکی و ئاسی زیرەکی و ڕۆشنبیری زۆر بەرزترەوەکو لە مناڵەکانی تر هەتاوەکو لە خوێندنگە ئینگلیزیەکانە کە ئێمە بڕوانامەی کۆتایی ساڵیانێنێ بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی لە ئەسێمبڵیا لە خوێندنگە کوردیەکانە باسێکرێت و ئەو مناڵە ئەچێتە سەپلمنتەری سکوڵ زۆر گرنگێکی زۆر گەورەشی پێیان ئەوان بەڵام بە پێی پێویست خێزانەکان ئەو گرنگێنان تکاو داوام هەیە خێزانە کوردەکان بەڕێزەکان مناڵەکانتان بێن زۆر زۆر گرنگە فێری زمان و کەلتوری کوردی بن بڕوانامەی ئێرە بەڵێ بۆ کوردستان نەخوا بەڵام ئێمە ئەرکێکی زۆر گەورەتر لەسەر شانمانە کە من وەکو خۆم تاکە کەس بووم کە هەوڵ ئەیام کە زمانی کوردی وەکو زمانەکانی تر بچێتە منهەجی GCSE-ەوە ئەو کاتە کە چۆ منهەجی GCSE-ەوە ئەو مناڵە کاتێکە GCSE کاتوانێت لە باتی زمانێکی کە هەڵبژێرێ زمانی کوردی هەڵبژێرێ ئەو کاتە کاتێکە ڕۆشتەوە کوردستان ئێمە بڕوانامەی بۆ ئەەکەین و ئەتوانێت لە خوێندنگە و لە زانکۆکانی کوردستانیشا بۆ ئیشکە لەبەرەوەی ئێمە کۆمپانیەیەکە ئێمە کۆمپانیەکی ڕژستەر بینەوانەکانگە بەڵێ ئێمە ماکتەبەرە و هینەکانمان نەخوات بڕوانامەکانمان نەخوات لە هەموو شوێنێک ئینتەرناشناڵە. بینەرانی کەناڵی UKFO بەرنامەیەکی تایبەتمان پێشکەشکردن لە خوێندنگەی زارا میوانی بەڕێز و خۆشەویستمان زۆر سپاسێکەین مامۆستا شەوبۆ کە جێی شانازیە تا بەرنامەیەکی کە ماڵ ئاوا و خواتانە.